ئافرەتان تا بۆیان بگونجێت و بکرێت نابێت تێکەڵی پیاوان بن طبعا پیاوانش نابێت تێکەڵی ئافرەتان بن تا بگونجێت لە توانادا بێ نابێت تێکەڵی هەبێ نمونە بێنینەوە میوانت دێت عائلەیەکە خێزانێکن دێن بە سەردانی بۆ ماڵی ئێوە براکەی من ئەدەب و شەرع و دین وات پێ دەڵێ ئافرەتان با لە ژوورێک بن پیاوانش لە ژوورێک بن پیاوەکە بێنە لای خۆت لە ژووری میواندای بنێ لە ژوورەکەی تریش بە ئافرەتانی لێبێت جا مامۆستا هەموو کەس دوو ژووری نییە کاکە با لە مەتبەخدا بنیشن با لە ژوورێکی نووسندا بنیشن با لە ژووری مناڵدا بنیشن با لە هەر شوێنێکدا بنیشن تێکەڵ نەبن ئەی هیچ مەجال وەڵا هیچمان هیچ شوێنی تر یەک ژوورمانێ بەسەرچە لە لایەکەوە حەجڕەتە ناحیەتەن لە لایەکەوە ئافرەتان دابنیشن بۆ خۆیان وەکو بڵێ بازنەیەکی بۆ خۆیان دروست کردووە لەو لاشەوە پیاوان قسەی خۆیان و مەجلیسی خۆیان بێ دەتوانی لە ژووریشدا بێت تێکەڵ نابن نەڕوویان لە یەکە نەقسە لەگەڵ یەکتر هەر یەکە مەجلیسی خۆی هەیە جاوە چۆنە بێت بەڵێ وا دەبێت با بەخێراتن هەبێ ژنە بەخێراتنی هەموو میوانەکانی بکە پیاوە بەخێراتنی میوانەکانی بکە ئاساییە ئینشاءڵڵا بە شێوازێکی شەرعی ئەمما میوانت دێت تۆ بەرامبەر ژنی کابرا دابنیشیت و ژنی کابرا بەرامبەر تۆ دابنیشێت و پێکەنین و قسە و ئەخر غەڵەتە براکەم غەڵەتە مەڵێ وەڵام ئەمە وش چییە ئەمە چۆن وا بێت ئەمە شریعەتی ئەو خوایە تۆی دروست کردووە بەڵێ ئەمە حیکمەتە ئەمە حیکمەتە چەندان فەسادی و خراپە دروست دەبێت لە دەرەنجامی ئەو جۆرە تێکەڵیانە دەرەنجامی ئەو جۆرە تێکەڵیە پیاوە دێت و تەماشا دەکات ئافرەتێکی جوان و گەنج بەرامبەری دانیشتووە خۆ فریشتە نییە مەلایکەت نییە ئللا شەیطان ئیشی خۆی دەکات دەی سەردان دووبارەکەینەوە سێبارەی دەکاتەوە دەی وردە بەخۆشی نازانێ وەڵا ئەها کارە ساتێک ڕووی داوە عیلاقەیەک دروست بووە بۆ ئەوە هۆکارە کە دروست دەبێت کاکە جا ئەوانەی داغ بوون بەدەست ئەو شتەوە دەزانن بەڵام ئەوانەی کە منافقن هەرن کۆڵی لێ دەکەن شتیوان نییە کوا لەکوێ هەیە ئەم جۆرە شتانە ئینسانی مسلمانیش چاک دەزانێت بەڵێ ئەم شتانە مادام پەروەردگار وای بڕیارداوە وای پێخۆشە دەبێ وابێت ئێستا بۆ من باسی تەواف دەکە ئەی لە تەواف چار چییە خۆژنان و پیاوان بە یەکەوە تەواف دەکەن بە دەوری کەعبەدا ئەسوڕێنەوە دەفەرمێ حتا لەوێش عائیشەی دایکی ئیماندارن کە دایکی ئیماندارانە لە هەموو پیاوێک حرامە جگە لە پێغەمبەر عەلەیهی سڵام فەرمێ كانت تطوف حجرة أي ناحية دەچوو لە لایەکەوە دەسوڕایەوە بە دەوری کەعبەدا نەدەهات شان بەشانی پیاوان و تێکەوە سات سەیری ئافرەتانێکە کە بۆ حەجەر الئەسوەد دەڕۆن بەناو ئەو هەم پیاوانەدا 100% کەپس دەبێت لەگەڵ پیاوان ئەو بە حساب دەچێت دەست لە بەردەڕەشەکەدا یعنی ئەگەر دەستی لێدەی سنەتە بەڵام ئەو خۆلێک خشانە حرام ئینسانی عاقڵ بۆ سنەتێک حرامێک دەکا نابێت بۆ سنەتێک حرامێکیت بزانە دایکی ئیمانداران نەدەچوو شان لە شانی پیاوامدا دەی با بگەمە بەردەڕەشەکە حەجڕەتەن لە دوورەوە ئەوە تەوافی دەکرد کە پاکترین و پیرۆزترین شوێنە مەسجد الحەرام لەگەڵ ئەوەشدا ئینسان خۆی بپارێزێ لە چی خۆی بپارێزێ لە تێکەڵ